داخەوە سەرمان سوڕماوە لە هەندێک پیاو دوو لە ڕێبەڕێستان لە هەندێک نێر کە بەڕاستی سەیارەکانیان داپۆشن، هەندێک پیاو و هەندێکیشیان نێرن، سەیارەکان داپۆشن لەبەر ئەوەی تەرزە لینێدا، لەبەر ئەوەی کاتێک دەزانن تەرزەیەک دەبارێ ئامادەن سەیارەکانی خۆیان داپۆشن، لەبەر ئەوەی سەیارەکەیان خۆڵاوی و تۆزاوی نەبێت سەیارەکەی خۆیان داپۆشن، لەبەر ئەوەی سەیارەکەیان شوختی بەر نەکەوێ دای ئەپۆشن، لەبەر ئەوەی کە خۆر لی نەدا و کەچەڵ نەبێ ڕوش نەبێ ئامادەن سەیارەکانی خۆیان داپۆشن. بەڵام لەگەڵەوەدا ئەو ئامادەییان تێدا نییە کە خێزانەکان و کچەکانی خۆیان داپۆشن. تەماشا دەکەی سەیارەکانیان پۆشتەیە لە کاتی ناڕەحەتیە، لە کاتی تەرزە و تەپوتۆزە، بەڵام کاتێک کە هەر بەو سەیارەیە کە دایان پۆشی دێنە دەرەوە خێزانەکانیان قژی ئاوالەیەکەت قژەڵەتەکێنێ، خێزانەکانیان سافیرەیە، غیرەتی پیاو لەو خێزانەیە دەرەکەوێت کە لە پێش سیارەکە و دایناوە. ئایا چەندێ بە غیرەتە، چەندێ دەسەڵاتی هەیە و چەندێ بێدەسەڵاتە؟ بۆیە بەداخەوە خۆشەویستان، خۆشەویستی خوا صلی الله علیه وسلم لە حەدیثێکی صحیحدا کە لە صحیحە هاتووە باسی نیشانەیەک لە نیشانەکانی ئاخر زەمانمان بۆ دەکات. دەفەرمێت لە ئاخری ئومەتەکەی مندا کۆمەڵە پیاوێک پەیدا دەبن، دێن بۆ مزگەوت، سەیارەکانیان لە بەردەم مزگەوتە ئیزدیحام دروستەکات، قەرەباڵغی لە بەردەم مزگەوتەکانە دروستەکەن، بەڵام لەگەڵ ئەوە وەنیساؤهم کاسیات عاریات، لە هەمان کاتا کە لە مزگەوت و جومعە و جەماعەتن خێزانەکانیان سافیرەیە. لە هەمووی ناخۆشتر لە چەند جار لە نوێژی جەماعەتە دەبینیت پیاوێک دەهاتووە لە مزگەوتە نوێژی جەماعەتەکە خێزانەکەی ناو سیارەیە سافیرەیە. ئێستا چەندێک لە ئێوە و لەو خەڵکی کە لە مزگەوتەکانە لە جومعە گوێ لە خوتبە ئەگرێ، چەندێک لە ماڵەوە خێزانەکانتان کە دێتە دەرەوە سافیرەیە، چەندێکتان خێزانەکانتان بە پانتۆڵ و بەسەری ڕووتەوە دێتە دەرەوە، کوا کاریگەری نوێژ و عیبادەت لەسەر ئێوە. بەداخەوە ئەوەندە گرنگی بە سیارەکەی خۆت ئەدەی دایە پۆشی، ئەی بۆ خێزانەکەی خۆت و کچەکەی خۆت ئەوەندە گرنگی پێ نادەی. بەداخەوە عیبادەت کاریگەری نییە بەسەرمانەوە، شوێنەواری عیبادەت و حەج و عومرە و نوێژ و ڕۆژوو زۆر بە کەمی بە کاریگەری بەسەر ئێمەوە هەیە. خێزانەکانتان با خۆیان داپۆشن، خەمی سیارەکەتە ڕوش نەبێ، خەمی ئەوەشت بێ کچەکەت ڕوش نەبێ، بریندار نەبێ، خەمی سیارەکەتە تەپوتۆز نەیگرێ، خەمی کچەکەشت بێت تەپوتۆزی خۆشەویستی و خیانەت نەیگرێ. ئاگاداری خۆت بە خەمی ئەویش بخۆ، ئەویش لەبیر نەچێ.